جاران قدیم ئاوا ئاسم شت نەبووە بەچی کردیانە بەدا کردیانەوە زیاتر لە منطقە عەرەبیەکان باوە ئەمە بە مێکوتێکیان هێناوە پێیانەوە کوتەکە سەری گەورەیە دارەکە و کوتایانە ئەمە خۆی لە چی بێگاتەوە کونجی ئەیشۆن و جوان ئەیبرژێنن دوای برژانەکە ئەیکوتن تاوەکو ئاردی لێت یەکێگرێ دوایەوە کە یەکی گرت خورماکەی وردە وردە ناوکەکەی دەرەکەی بۆی نەشکێت ورد بێ بۆ خواردن ڕاحەتە ئیتر یەکی گرت ئەبێتە کونجی و خورما ڕۆنی لێ زۆر جار ئەگەر جوان بیکەی نسبەکان بەرامبەر بن بە گڵاس ڕۆنی لێگیرێت ڕۆنەکەشی ئیسفادەی هەیە ئەمەش بۆ ئەو کەسانەی کە شانوملیان ئازاری هەیە ئەگەر بێن ئەم قوتانە بکەن شانوملیان ئازاری نامێنێت ئەمە تا چەندێ بڵاوە لە گەرمیانە بەتایبەتی ئەمە بە تایبەتی لە شەوی زستانە بۆ ئەوی خۆی ئەی کوتیت گەرمە ناتوانیت زستان خورمای شەر خۆی قورسە بۆ شەوەکانی زستان ئەگەر لەگەڵ دووا بخورێ لەگەڵ چای تاڵە بخورێ زۆر دەگمەن و خۆشە ئەگەر بیپێچیتەوە لەگەڵ گوێزندی چەورە یاخود لەگەڵ گوێزا ئەوە جوانتری شەوێ خۆشترێت جگە لە کونجەکە چیتر تێکەڵە کردی ئەگەر بتەوێت هیچی تێکەڵ ناکرد مەسەلەی گوێز و بادەموانە ئەتوانیتەوانە تامی خۆشترەکە ئەوەی وەکو بادەمەوانە بێت توانی تێکەڵ بەس نسبەی کەم ئێستا لە ناوم جیلی ئێستا هەیەیان زیاتر پێشترە بوو پێشتریشە بۆ ئێستا تۆ بووێتەوە گەنجەکان کۆبنەوە لە شوێنێکە لە ماڵێکە لە مەزرعەیە لە شتێ ئەم شتاکن لە گەرمیانە